پرسیارێکی تر ئەگەر باز بکەین یان بپرسین دیارترین فەرمانڕەواکانی میرنشینی سۆران کێنە؟ لە ناویشاندا زیاتر میر محەممەد دەبیسترێ. بەتاکید بێگومان ئەو کەساتی کارێزمە و لێزانێکەوە باس لە ئەو کاتێککە باس لە میرنشینی سۆران دەکرێت ڕاستەوخۆ باسی یاخود باسی میری سۆرانمان میر محەممەدمان دێتە بەرگوێ. ئەمەش هۆکارێکی کاریگەریانی ئەوێکەوە وەکو باسم کرد لە ڕووی هەموو کاریگەری هەبووە لە دەوروبەر واتە دەسەڵاتی واتە عوسمانیەکان ینی بە مەترسیاندا ئەنا بێزگەلەوەی چەندەها ناوچەی جیاجیەکانی کوردستان خرانە ژێر کەیفی خۆی بێگومان ئەوەش هۆکارێکە بۆ ئەوەیکەوە ناوی میر محەممەد وەکو مێژوو ڕشنگدار بمێنێتەوە. بەڵێ هۆکار چی بووە؟ یعنی گرنگیەکی زۆر بەلایەنی سەربازی دراوە لەو قۆناغی میر محەممەد و سەردەمی میرنشینی سۆران. بێگومان ئەو کاتی کە میر محەممەد بیری لە بەدەوڵەت بوون دەکردەوە بێکومان هەبوونی پێگەیەکی سەربازی ڕاستەوخۆ کاریگەریی مەترسیدارانە لەسەر وڵاتانی دەوروبەر جلێزەکان دروست کردووە. بێگومان هەبوونی ئەو پێگی سەربازیش بۆ ئەوە دەگەڕێتەوە کەوا میر محەممەد بۆ قەڵم بواتەوە بۆ وەسکردنی قەڵەمڕێی دەسەڵاتی خۆی بۆ پاراستنی یاخود برێن میرنشینی خۆی بەکاری هێناوە زیاتر لەو ڕۆوەکەوە پەلی هاوێشتووە و توانیتی چکە هەر لایەنی سەربازیە بێگومان بەرگری لە خاک و نیشتمان و مانەوەی میر محەممەد دەکات. ئەمە سەڕێبوار دیارترین شەر لەو سەردەما بابەتی تۆپەکەی وەستا ڕەجەبیە. جا ئەمە ئەگەر بپرسین دروستکردنی یەکەم تۆپ و کاردانەوەی میر محەممەد لەسەر ئەو بەرهەمە. بەڵێ تاوان باسن کرد کە میر محەممەد بایەخێکی گەورەی بە بواری سەربازیدا بۆ پاراستنی میرنشینەکەی وە لە زمنی بوارە سەربازیەکەش دروستکردنی کارگەی چەک بوو. بۆ مەبەستا وەستا ڕەجەب ڕاستپێری وەستا ڕەجەب ناوی تەواوی ڕەجەب میر ئەحمەدە. دوو بۆچوون هەنە لەسەر خەڵکی کوێ یان لەکوێ لە دایک بووە. بۆچوونێک پێی وایە خەڵکی ڕەواندزێ و لە بنەماڵەی میرانی سۆرانە. بۆچوونەکی دیکەش ئەڵێ خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان. بەڵام ئەوەی گرینگە وەستایەکی کووردا وەستایەکی دەسڕەنجینە سەرەتای دەست بەکاربوونی لەگەڵ کەسێک بە ناوی خانگلدی کەسێکی فارسا حەجەم یان تورکی ئێرانیە لەگەڵەوی لە کارگەیەک بنیادەنێت لە سەردەمی فەرمانڕەوایەتی میر محەممەد. بە فرمانی میر محەممەد ئەو تۆپانە دروست دەکرێن و بێزگە لە تۆپ کۆمەڵشتی دیکەشی دروست کردی وەکو دەبانسە تفانگ کۆمەڵاشتی لە بواری دارتاشیش بە هەمان شێوە دەوریان هەبووە. بەڵام ئەوەی زۆر گرنگ بۆ ئەو تۆپانە بووە لەبەرەوەی زۆر جار ئەو تۆپانە باڵانسی شەڕیان گۆڕیوە لە کاتی هێرشەکانی دوژمن. جا یەکەم سەبارەت بە پرسیاری جەنابەت یەکەم دروستکردنی یەکەم لولە تۆپ تەپان میر محەممەد بایەخەکی یەکجار گەورەی بۆ بوارە داوە و هەمیشە پەرۆشی ئەوە بۆکەوە ئەو کارگەیە سەر بگرێ و هەموو پشتیوانیەکی وەستا ڕەجەبی کردووە. کاتێک هەواڵی ئەوە بە میر محەممەد ئەگات تاوان میر محەممەد ئەو کات بارەگای لە ئیسقەڵا بووە ئیسقەڵا و گردەی بەرامبەرمان و ئەو کارگەش لە کاولۆکان بووە. هەواڵ بە میر محەممەد ئەگا کە یەکەم تۆپ دروست کرا لەلایەن وەستا ڕەجەب لە خۆشییان یەکسەر بڕیاری ئەوە ئەدا خەڵاتێکی گەورەی وەستا ڕەجەب بکەن پێم وابی 1000 ریالە بۆ خۆی و لەگەڵ شاگردەکانی 600 ریالی بۆ دیارەکە هەتا جلوبەرجیش ئەو قماشەی کە بۆی نردووە باس لەوا کرێک هامان ئەو قماشەوەکە جلوبەرگەکانی پاشای لێ دروست کراوە وەجگەلەوە ئەسپێکی بە دیاری پێشکەشەکە. بەڵام ئەوەی جێی سەرنجانی چاوەڕێی ئەوە ناکات تا وەستا ڕەجەب ئەگاتە لای و لۆی دەستخۆشی لێ بکە خۆی بە پیل وەستا ڕەجەبەوە دێ ئەوەش نیشانەی پەرۆشی و خەمخۆری میر محەممەدە بۆ ئەو بوارە.